بازلەوەکەن کە یەکەمین تۆڕی کوالەتی هەوا لە عێراق و هەرێمی کوردستان بە دەستپێشخەری دامەزراوەی میت بەکارەخرێت. هەڵبەتە ئەم کۆنفرانسی کاکرێت ئەمڕۆ بە سپۆنسەری دەستگای میدیایی کورساتە باز لە دامەزراوەی میت دەکە یەکەمین تۆڕی کوالەتی هەوا بەکار دەخات لە هەرێمی کوردستان و هەروەها عێراقیشە. وەکە زانین کە ئەو بابەتە کەشەوانەی کە هەیە یاخود گۆڕانکاریە کەشەوایەکان تەواوی هەرێمی کوردستان و هەروەها ناوچەکانی عێراق و جیهانیشی گرتووەتەوە. ئەلبەتە ئەنجامدانی ئەم کۆنفرانسانە گرنگی تایبەتی خۆی بێت، چونکە لەم کۆنفرانسانەیە کۆمەڵێک پانێڵی تایبەت بە کەشەوا و گۆڕانکاریە کەشەوایەکان بە شێوەیەکی گشتی باسی لێواکرێت. بڵێ سۆما اینجا ئەوەی کە لە ئەم کۆنفرانسەدا هەیە ژمارەی بەچاو لە زانکۆ پەیمانگەکان بەشداریان کردو کارێکەکان سیمپۆزیۆمێک دەستپێشخەرێکی خۆیان هەیە بۆ ئەوەی کە پێکەوە بە هەماهەنگی ئەم کۆنفرانسا بەڕێوە بەرن. بەتایبەتی یەکێک لە تەوەرەسەرەکیەکانە سەبارەت بە کاربۆن دەبێت کە چۆن بتوانن ڕێژەی ئەو کاربۆنە زۆری کە لە ئێستادا لەسەر پلاوتی لە ژینگەی کوردستاندا هەیە چۆن بتوان ڕێگیری لێ بکەن خۆ بەشاسێک لە شێوازەکان بتوانن پرۆژەیەکی تایبەت بە خزمەتی ژینگە پێک بهێنن. بۆ بەبەستە ئێمە دەچینە لای زۆر بەڕێز بەڵێ چاوان ژینۆ خالید محەممەد کە بەڕێزان سەرۆکی بەشی زانستی ژینگەی کۆلیژی زانستە ژینگەکانن لە زانکۆی سلێمانی. هەڵبەتە لە درێژی پرۆگرامی بەیانی کوردستانویزدا دەچینە لێ کەم تەوەرەمان تایبەت دەبێت بەوە. دیارە ئەم بەشی زانستە ژینگەکانی زانکۆی سلێمانی سیمپۆزیۆمێکی تایبەتیان هەیە سەبارەت بە کاربۆن، سەبارەت بە ژینگە کە ئەم سیمپۆزیۆم بەشێکە لەو گەشەپێدان یاخۆ بەشێکە لەو بانگەشەیە کە ڕێکخراوی میت بۆ گەشەپێدان دەیناوە. بەڵێ هەڵبەتە چاوان هەر وەک ئاماژەمان پێکرد لە کۆنفرانسەکە کۆمەڵک پانێڵی تایبەت باسەکرەیەکێک لە ئەو بابەتانی کە باس دەکرێت باز لە ئەو کاریگەریانە خود ئەو هۆکارانە کرێت کە بێتە هۆی پیسبوونی ژینگە بە شێوەیەکی گشتی و بەتابەتی ژینگەی عێراق. وەکە زانین کە و ئاماژەشم پێدا کە ژینگەی هەرێمی کوردستان و عێراق بەردەوام لە ئەوەی کە تێبینی کرابێت خە توێژینەوەی لەسەر کرابێت بەردەوام لە پیسبوونی بەردەوام وایە. باز لە هۆکارەکانی هەروەها ئەو کاریگەریاناکەین کە بێتە هۆی پیسبوونی ژینگە بە شێوەیەکی گشتی و باسیش لە ڕۆڵی کورسات دەستگای میدیایی کورسات دەکرێت بە شێوەیەکی گشتی کە هەمیشە دەستگای میدیایی کورسات یەکێک بووە لەو دەستگانەی گرنگی بەو بابەتانەیەوە بابەتە ژینگەیەکان یاخود هەر بابەتێکی دیکە کە پەیوەندی بە هەرێمی کوردستان و یاخود ئەو کاریگەریانەوە هەبێت کە کاری لەسەر هەرێمی کوردستان و هەروەها عێراقیش هەبووە بە شێوەیەکی گشتی. دیارە سۆما پرۆژە تۆڕی کوالیتی هەوا تۆڕێکی هەستەوەری دامەزراندووە کە لە ترانسفەری سلێمانی شوێنی سەرەکیەکانی تەواوی پەرستگاکانی سلێمانی هەڵەبجە دەگرێتەوە بە ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمانیشەوە بۆ چاودێریکردنی پیسکەرە سەرەکیەکانی هەوا. دیارە داتا کۆکراوەکان لەسەر داشبۆردێک پیشان دەدرێت. ئەمەش ڕێگە دەدات بە دۆداچوون بۆ گرفتەکانی کۆلیتی هەوا بکات پاڵپش بە داتای ورد و ڕاستەخۆ کەوا دەکات لایەنی بە پەیوەندیدار بڕیاری ئاگادارانە و دروست بدات و تاویلانەکان ئاراستی بکات و بۆ ژینگەیەکی تەندروستواتە کوی گشتی هەموو ئەو بابەتانی کە لەم کۆنفرانسەدا بەشداری پێ دەکرێت و شوێن ناکراوەتەوە سەررجەمیان لە پێناو ژینگەدایە. جا بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتەوە بە ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و هەروەها سلێمانی و هەڵەبجە و ناوتەجاوزەکانی کوردستانەوە تێدا ئەم تۆڕە گرتوێتەوە. بەڵێ چاوان هەڵبەتە پرۆژەی تۆڕی کوالەتی هەوا لە مانگی 11 ساڵی 2023ەوە لە کۆنفرانسی دامەزراوەی میت ئەمە ڕاگەیەنرا کە پێکاتوە لە 30 هەستەوەری زیرەک بۆ چاودێریکردنی کوالەتی هەوا بە شێوەیەکی گشتی. ئەم هەستەوەرە پێشکەوتوانە بەڕاستەوخۆیی زانیاری لەسەر کوالەتی هەوا کۆکەنەوە کە هەموو سێ خولەک جارێک داتا تۆمار دەکەن لەسەر پیسی هەوا وەک ئاماژەم پێکرد هۆکارەکانی پیسبوونی هەواش بە شێوەیەکی گشتی ئەخەنە ڕوو و پلەکانی گەروە هەروەها پەستان و پلەکانی شێش بە هەمان شێوە دیاریەکان هەروە کۆکردنەوەی زانیاری گشتگیر و ئاسانکاریە کات بۆ شیکاری قۆڵی سەرچاوەکانی پیسبوونی هەوا کە لایەنە پەیوەندیدارەکان دەتوانن بڕیاری ئاگادارانە و هەروەها بەرنامەی خود تایبەت دابنێن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ڕوبەڕووی هەوا بێتوانێت و بۆ کەمیشە باسیش لەوە کراوە کە ساڵانە چەندین توێژینەوەی جیاواز لەسەر هۆکارەکانی پیسبوونی ژینگە یاخود هەوا بە شێوەیەکی گشتی باسی لێواکرێت و پێشکەشەکرێت انجام لەلایەن خوێندکارانەوە بیاخود لەلایەن مامۆستایانی زانکۆ بێت. بەڵام ئەتوانین بڵین کە وەکو پێویست ئەم توێژینەوانە ناتوان ڕێکایی لەسەر بکرێت چونکە داتای دقیق و هەروەها دیاریکراوی لەسەر بابەتەکان تیادا نییە. بەڵام ئەتوانین بڵین کەم کۆنفرانسانە کە گرنگی و تایبەتمەندی خۆیە بێت. بۆ ئەوی کە قسە و گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین چاوەنەوە ئاماژەت پێکرد زۆر بەڕێز ژینۆ خالید محەممەد کە بەڕێزیان سەرۆکی بەشی زانستی ژینگەن لە
کۆلێژی زانستە ژینگەیەکانی زانکۆی سلێمانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆنفرانسەکەەوە لەگەڵمانابن و زانیاریمان پێدەن. خاتوژنیرۆ سڵاو لەبەت بانیت باش سواس بۆ ئامادەبوونت. سڵاو خاتوژینگۆ. سڵاو سپاسی ئێوەشەکەم دەستان خۆش بێ بۆ پرۆگرامەجان بژێت مەمنون سپاسدانەکەم دەستی ئێوەش خۆش بێت. خاتوژینۆ گوێویستی ئەمەیت؟ بەڵێ بەڵێ من گوێم لە ئێوەیە. بەڵێ چاوان هەڵبەتە بەڵێ گوێت لە ئێمە سۆما فەرموو. بەڵێ خاتوژینۆ ئەگەر سەرەتا هەر لە باسی کۆنفرانسەکەەوە دەست پێ بکەین. بە شێوەیەکی گشتی کۆنفرانسەکە چی لە خۆی گرتووە و گرنگی ئەنجامدانی ئەم جۆرە کۆنفرانسانە بۆ چێگەڕێت؟ سەرەتا ئەمە دەستخۆشی لە بەڕێستان بکەم کە توانیتان ڕاستەخۆ ئەم بابەتی سمپۆزیۆمی کۆنفرانسەکە بگەزنەوە. لێرەدا ئێمە ئەتوانین بڵین کە بە هاوبەشی کۆمەڵێک پێکەوە تۆڕی کواڵیتی هەوا ئەخرێتە ڕوو لە کەرەلایەن میت فاوندیشنەوە ئامادە کراوە. وەکو بەڕێستان ئاماژەتان پێەیە چەند سێنسەرێکی تایبەتیان هەیە لە ناو شاری سلەیمانی کە بە شێوەیەکی چاودێری بەردەوام چاودێری کواڵیتی هەوای شارەکە ئەکات و بەشی تەوەری یەکەمی ئەمەیە کە ئەم پرۆژێ ئەناسرێنێت. تەوەرەکەی تریان پرۆژێکی ترە کەرەلایەن زانکۆی سلێمانی و تایبەت لە کۆلێژی زانستە ژینگەیەکان ئامادە کراوە کە تێیدا هەڵەسێ بە خستنەڕووی پرۆژەی هاوسەنگکردنی کاربۆن. ئێمە چۆن ڕاستە ئێمە کواڵیتی هەواکە ئەزانین داتاکان دەست بەدەست ئەخێن، بەڵام چۆن بتوانین بزانین ئێمە لە چ ئاستێکی کواڵیتی هەواداین. لەڕێ ئەمە ئێمە ئەتوانین بزانین هاوسەنگی ڕێژەی کاربۆن بزانین لەڕێ ئەم پرۆژەیەوە، بزانین ئێمە گەیشتنێتە چ ئاستێک چەندێک ئەو کار و چالاکیانی کە ڕۆژانە هەمانە کاریگەری ڕاستەخۆیان هەیە لەسەر پیسبوونی هەوا یاخود لەسەر هاوسەنگکردنی هەواکە. بەڵێ ژینۆ خان بەڕێستا وەکو سەرۆکی بەشی زانستی ژینگەی کۆلێژی زانستە ژینگەکان لە زانکۆی سلێمانی لەم کۆنفرانسەدا سیمپۆزیۆمێکی تایبەتان ئەنجامداوە کە ئەمڕۆ ئەم سیمپۆزیۆمە ئەنجام ئەدەن کاتی دەوکو خۆش باس لێەوە کە باس لە هاوسەنگکردنی کاربۆن دەکات. دەمەوێت باسی ئەو سیمپۆزیۆمەمان بۆ بکەیت. سیمپۆزیۆمەکە چۆنە بە دروستی یاخۆ بە دیاریکراوەی تەوەرەکانی ناو سیمپۆزیۆمەکە چین؟ دەستخۆشی بۆ ئێوە و تەوەری سمپۆزیۆمەکە بەش یەکەمیان خستنەڕووی پرۆژەی تۆڕی کواڵیتی هەوایە کە لەلایەن میت فاوندیشنەوە ئەخرێتە ڕوو و بەشەکەی تریشیان تایبەتە بە بەشی زانستی ژینگە و کۆلێجی زانشە زینگەکان لە زانکۆی سلەیمانی کە ئەمانش پرۆژەیەکی ئەخینە ڕوو سەبارەت بە چۆنێتی هاوسەنگکردن و بەڕێوەبردننی کاربۆن تایبەت لە ناو کەمپی جامیعە و دواتریش چۆن بتوانین ئەم مۆدێلە بگوازینەوە بۆ سەر ئاستی کۆمەلگا. لە ڕاستیە ئەم سەردەمە کە ئێمە ڕوبەڕووی بووینەتەوە گۆڕانکاری کەشوهەوا و بەرزبوونەوەی پلەکانی گەرما و گۆڕانکاریە جیاوازەکان کە ڕۆژانە ئێمە ئەیبینین لە ناهاوسەنگی کەشوهەوایە گۆڕانی وەرزەکان ئەمە هەمووی هۆکارەکەی پیسبوونی هەوایە. بۆیە ئێمە ژۆک و وڵاتانی تر پێویستە کە داتابەیسێکمان لەبەر دەستا بێت ڕۆژانە بزانین ئێمە لە چ ئاستێکی ئەم پیسبوونەداین. بۆیە ئەتوانم بڵێم ئەو پرۆژە دەست پێشخەریەی میت فاوندیشن بۆ ئەم کارە جێگەی دەستخۆشی و ستایشە. هیوادارم کەسانی تریش بێنە ئەم بوارانەوە کار بکەن لە پێناو پاراستنی ژینگەکەمان و هەسارەکەمان و دوجاریش ئەتوان بڵێم بۆشاییەک بۆ توێژەران پڕ ئەکاتەوە کە بتوانن بەردەوام داتابەیسیان لەبەر دەستابێ بۆ چاودێریکردنی کواڵیتی هەوا و توێژینەوەکانیان. ئەمە تەوەری یەکەمیان ناساندنی پرۆژەی تۆڕی کواڵیتی هەواکێ. تەوەرەکەی تریان پرۆژەی کاربۆنەکە ئەناسێنین کە هاوسەنگکردنی کاربۆنە تایبەتە بە زانکۆی سلێمانی و دوجاریش پانێڵێکی کراوە ئەبێ گفتوگۆکردنێکی چڕوپش سەبارەت بە ئەو ئاستەنگی و ئاڵنگاریانی کێتە بەردەمی توێژەرانمان لە کاتی ئەوەی کە بیانێت توێژینەوە بکەن چەندێک داتای کەم لە بەردەستیانایە و هۆکارەکانیش چییە لە ئەنجامی ئەوەی کە ئەمان ناتوان داتایەکی تەواویان لەبەر دەستا بێ کە کاری توێژینەوەکانی پێ بگەن و دوجار خزمەتی کۆمەڵگەی پێ بکەن. ئەمە بە شێوەیەکی گشتی تەوەری سمپۆزیۆمەکەی ئەمڕۆمانە بێت. باشە ژینۆخان کاتە بە دیاریکراوی ئەتوانین بڵین پرۆژەی تۆڕی کواڵیتی هەوا خۆی لە چیا بینێتەوە چۆن ئەتوانێت سوود بە توێژەرەکانمان بگەێنێت و سوود بە هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی گشتی بگەێنێت ئەم پرۆژەیە.
ئەم پرۆژێ ئێستا کە لەسەر ئاستی شاری سلێمانی ئەنجامیراوە بە شێوەیەکی گشتی ئێمە وەکو توێژەران نەمانتوانێت پێشتر کە داتابیسێکی وامان لەبەر دەستا بێ و ئەنجامی توێژینەوەکانی خۆمان پشتی پێ ببەستین بۆیە ئەتوانم بڵێم لە ئێستاە ئەم فرسەتە بۆ توێژەرانی کوردستان هەرێمی کوردستان و سلێمانیش بە تایبەتی ئەتوان بڵێم فرسەتێکی زۆر زۆر ناوازەیە کە بتوانن تەواوەتی ئەو بۆ شایانی کە لە داتای کواڵتی هەوای هەیەە پڕیکەنەوە و چاودێری خوانی بخەنە سەر و دوا بە دوای ئەوەش وەک هەروەک وتم دوا بە دوای ئەم ناسانی ئەم پرۆژەیە هاوسانکردنی کاربوونەکەیە کە خۆی لە ئەوە ئەبینێتەوە ئێمە هاوکێشەیەک دروستکەین بۆ بڕی ئەو گازانەی کە هۆکارن بۆ پیسبوونی هەواکە کە ئێمە ئەبێ سەرەتا بەیزلاینێکمان هەبێ کە ئەم تۆڕی کواڵتی هەوایە هۆکارە بێ بۆ ئێمە بتوانین پرۆژەی هاوسانکردنی کاربۆنەکەشمان بخینە جێبەجێکردنەوە لەکە ئەنجامی دەرهاویشتی ئەو چالاکیانی ڕۆژانەی مرۆڤە لە ناو شارەکە و لە ناو کەمپەسی زانکۆی سلێمانی ئەتوان بڵێم تەوەری دووەم بۆ هاوسانکردنی کاربۆنەکە ئەم پرۆژەیە زیاتر سەرتا لەسەر ئەساسی سکیڵێکی بچووک ئەکەین بۆ ناو کەمپی زانکۆ دواتر مۆدێلەکەی ئەگوازینەوە بۆ ناو کۆمەڵگەشت کە بتوانین ئێمەش بزانین لە سەر ئاسی جیهان چەندێک توانیمانە کاریگەریمان هەبێت لە کەمکردنەوەی ئەو بڕە گازانی کە ئەکرێتە بەرگە هەواوە ئەوش تەبعاان بە ئەوە بێت کە ئێمە سەرەتا داتاکەمان لەبەر دەستا بێ دوایی بین هاوکێشەی هاوسەنگیەکە بدۆزینەوە. بەڵێ ژینۆخان ئەو مۆدلی کە بەڕێستان دەتانەوێت پێڕێ بکەن لە هاوسانکردنی کاربۆنە پێشتر بەکارهێنراوە خۆ پێشتر هیچ وڵات و لایەنێکی دیکە ئەزمموی کردووە کە ئێوە دووبارە بەکاری دەهێنەوە خۆت دەهێنانە بیرۆکەکەی خۆتانە. ئەتوانم بڵێم وەکو ئێمە کە لێرە کردی بێتمان لە کوردستان نەخێر ئێمە هی خۆمان ئەمە ئەکەین تازە دەستمان پێ کردووە و تایبەت لەسەر ئاسی زانکۆش لە سەرەتا ئەیکەین چکە هەنێ وردەکاری تایبەتی چالاکی ڕۆژانەی کەسەکانی ئەوێت تایبەت ئەتوانین بچینە ناو سەر ئاسی تاکەکانیش کە ڕۆژانە چەند ئۆتۆمبیل بەکارهاتۆ چەند گاز سووتێنراوە چەند ڕێژەی کارەبا بەکارهێنراوە چەند وزە بەکارهێنراوە چەند لیتر ئاو بەکارێناو کاتە ئەکێتە ناو ئەم وردەکاریانەوە ئەم مۆدێلا وەکو ئێمە بۆ خۆمان تازێ بەس لەسەر ئاستی جیهان نەخێت مۆدلێکە زۆر زۆر کراوە و زۆر زۆرش پشتی پێ بەسراوە تەواوی زانکۆکان سەرەتا بۆ ئەوەی کە بتوانن هاوسەنگی کاربوون بپارێزن لە ناوەندی زانکۆکانەوە دەستیان پێکتەواوی جیهان ئەنجە کردیانە سەر ئاسی تاکەکان و کۆمەلگا ئەتوانم بڵێم لەسەر ئاسی جیهان شتێکی زۆر زۆر باوە و شتێکی زۆر زۆر سادێ و هەموو تاکێکی ئاسایی بەکاری ئەهێنێت و ئەپلیکیشنی تایبەتیشیە بەس بە نسبەت ئێمە ئەو هۆشیارێمان نییە هێشتا نەگەیشتنێتەوە ئاستە بۆیە لەمە دو پێویستە ئێمە ئیدارەدانی چالاکیەکانی ڕۆژانەمان بزانین چۆنە و لەکوێ خۆیە بینێتەوە بۆیە لە ڕێگەی ئەم هاوسانکردنی کاربوونە ئەگەر بە پرۆتۆکۆڵێک بە ڕێنماییەک دابەزێنرێتە سەر ئاستی دەستگا و دام و دەستگاکان ئەو کاتێ ماتوانین بزانین ڕۆژانە دەرهاویشتی کاربۆنمان چەنە یاخو ساڵانە پێوانەی بکەین چەندێک کاریگەریەکانمان هەیە لەسەر ئاستی ناوخۆی و جیهانیش باشەوە ژینۆخان ئاماژەت بۆ کرد کە تەوەرێکی ئەمڕۆی کۆنفرانسەکە باز لەوە بێت کە باز لە هۆکارەکان هەروە کاریگەریەکانی پیسبوونی هەوا و ژینگاکان بە شێوەیەکی گشتی بەڕای بەڕێستانەوەی تێبینیتان کرده بە ژینگەی هەرێمی کوردستان و بە تایبەتیش پارێزگای سلێمانی ئەو مەترسیانی کە لە سەرەتی چییە و تا چەند مەترسی لەسەریا خۆت تا چەند ژینگەکەمان پاک و خاوێنە خۆت پیس بووە. ئەوەی کە من ئێستا ئەگەر بە تۆی بڵێم بە داتایەکی ئەوە سەرچاوی داتای توێژینەوەی ئەو خوێنکارانی ماستەر و دکتۆرایە کە ئەنجامیان گەیانوە ئەگینا وەکو چاودێریەکی بەردەوامی مۆنیتەرین نییە ئەتوانم بڵێم لە دوای پرۆژەی ئەم تۆڕی کواڵیتی هەوایە و ئەتوانین بڵین ئاستی هەوای شاری سلێمانی لە چه ئاستێکە چونکە ئەم پرۆژەیە ئیتر ئەم تۆڕی کواڵیتی هەوایەوە ئەکاکە ئێمە ڕۆژانە چاودێری هەوای شارەکەمان بکەین لە ئاستی پیسبوونەکانە بەس ئەو داتایی کە ئەڵێن بۆ منە 5 ساڵ پێش ئێستا خوێنکارێک توێژینەوەیکی کردووە ئەڵێ ئاستی پیسبوونەکە لەم ئاستەیە بەڵام خۆتان نەزانن هەوا جوڵەی زۆر زۆرە کاتێک بۆ ساتێکی تری گۆڕانکاری خێرای بەسەرایەت بۆیە ئەتوانین بڵین لێستایە ئێمە ناتوانین بە دەقیقی بڵین لەم ئاستایە بەڵام ئەوی کە ئێمە ئەیبینین بە چاو ڕۆژانە خۆڵبارینێکی زۆرمان هەیە لێڵیەکی زۆرمان هەیە لە بەرچاومانە بۆنی گازەکان ئەکەین کە ئەچینە ناوهاوە هەر لە ڕێی ئەم شێوازە چاودێریانی خۆمان کە بە فیزیکی ئەیبینین ئەتوانین بڵین ئاستی کواڵتی هەواکەمان پاک نییە. بەڵێ ژینۆخان توێژینەوەکان لەو بارەدا چی دەڵێن بڵێم لە دوای ئەم بەڵێ فەرموو ژینۆخان.
ویستە شتێ بڵێیت؟ ئەتوانم بڵێم پژڕاستی قسەکانمان بکەینەوە بەڵێ ئەمە ئەو بڵێم کە لە دوای ئەم پرۆژەیە لە دوای ئەم داتابیسانە ئێمە ئەنجە ئەتوانین بڕیار بین لەسەر کواڵەتی هەوای شارەکەمان. بەڵێ ئەمیش پرسیارەکەم هەر لەسەر ئەو بژینۆخان دەتاپیسی ورد هەیە بە دەداچوونی توێژینەی ورد هەیە سەبارەت بە ئەو ڕۆژی کە لە ئێستادا ژینگی هەرێمی کوردستان پێیدا تێدەپەڕێت ئایا کەم و کورتی لە داتای هەیە لە نەبوونی سەرچاوە کە توێژەران بتوانن بە گوێرەی پێویست توێژینەوەکانیان ئەنجام بدەن؟ بەڵێ بە دڵنیایی زۆر یەکێک لە کێشەکانی وڵاتی ئێمە و هەرێمی کوردستان و زانکۆکانمان و توێژەرانیشمان بە تایبەتی نەبوونی داتایە داتابیسە. ئەو داتایانشی کە هەیە پچڕن واتە داتایەکمان نییە بەردەوامی هەبێت لە داتامان نییە. یەکێک لە گرنگیەکانی توێژینەوە و هەڵسەنگاندن و چاودێریکردن ئەوەیە کە تۆ بەردەوامی هەبێت لە بوونی داتایە واتە گاب نەبێت بۆشایی نەبێت لە بینی ساڵێک بۆ ساڵێکی ترا. بۆیە بە دڵنیایی ئەڵم ئێمە وەکو توێژەران و وەکو ناوەندە ئەکادیمیەکان گاپێکی زۆر بۆشایەکی زۆرمانەیە لە بەدەزێنانی داتایە. بۆیە لێرە ئەتوان بڵێم هەر دامەزراوێک بتوانێت ئەگەر کار لەسەر داتا بکە و داتابیس جا هەر جۆرێکی داتا بێ شەر نییە ژینگەی بێ داتای مرۆیمان هەیە هەر جۆرێ لە داتای جوگرافی بێ سروشتی بێ و ناسروشتی بێ هەر جۆرە داتایەک بێ بەڕاستی بۆ توێژەران و بۆ بواری زانست و ئەکادمی زۆر گرنگە چکە دوجار ئێمە وڵاتانی پێشکەوتوش بڕیارەکانیان لە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان لەسەر ئەنجامی توێژینەوەکانیان توێژینەوەکانیش پشت بە داتاکانە بەستێت. باشە بۆیە تەوەریەکی تایبەتی ئەم سمپۆزیۆمەش باسی لەو گفتوگۆی توێژەران ناکات. باشە ژینۆخان وەک کۆتا پرسیارمان ئەو بپرسم کە بەڕێستان ڕۆڵی دەستگای میدیای کورسات چۆن هەڵەسەنگێنن لە هەمیشە ئەوەی کە گرنگیەدات بە بابەتە ژینگەیەکان و هەروەها بۆ ئەم ڕۆژ کە بە شێوەیەکی بەرچاو و هۆشیاریەدات سەبارەت بە تۆڕی کوالەتی هەوا و ئەو کاریگەریانی کە لەسەر هەوا و هەروەها ژینگە بە شێوەیەکی گشتی دروست بووە. وڵایی من ئەتوام ئەو ڕازگۆیە بڵێم ئەو شایەتە ڕازگۆیم هەر بوونی ئەمڕۆی پەخشی ڕاستەوخۆی دەستگای میدیای کورساوە بۆ ئەم بابەتەوە بۆ ئەم سمپۆزیۆمە شاید حاڵی بابەتەکەی کە ئەوان هەمیشە بەردەوام گرنگیان بە بواری ژینگەیاوە و چەند جارێک یعنی من خۆم چمەتە پرۆگرامەکانیان چەند جارێک گوێبیستی بابەتی زۆر هەستیار بووم لە ڕێی پرۆگرامەکانی دەستگای میدیای کورسات چ لە هەموو بوارەکانیانە کە تایبەت چاویان خسۆتە سەر بواری ژینگە و هیوادارم ئەم بەرەو پێشچوونانەش زیاتر بێت ئەمان ببنە پێشەنگێ بۆ میدیاکانی تریش کە کار لەسەر بواری ژینگە بکەن چکە بەڕاستی ژینگە پێویستی بە چاودێری ڕاگەاندنەکان هەیە ژینگە پێویستی بەوە هەیە کە لە ڕێی ڕاگەاندنەکانەوە بچێتە ناو ماڵەکانەوە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ژینۆ خالید محەممەد سەرۆکی بەشی زانستی ژینگە لە کۆلێژی زانستە ژینگەکانی زانکۆی سلێمانی. سپاس بۆی کە لەگەڵمانە بوویت و کۆمەڵێک زانیاریت بەدەین. سپاس ژینۆ خان بۆ ئامادەبوونە.